سڵاتان لێ بێوم کاتتان باش بینێران لاڵقەیشتری بەرنامەی ئەو ڕۆجارێکتر پێتان دەگەینەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لە کۆلیژی هونەرە جوانەکان بە فەرمانی ڕاگری کۆلیژ پەیکەری هونەری چەند قوتابیەک دەشکێندرێ دوا بە دوای ئەوەش کاردانەوە لێکەوتەی جیاوازی دەبێت لە ناوەندەکانی زانکۆ لە دوایین کاردانەوە پلاتفۆرمی بازنەی هەولێری زانکۆی هەولێری پلاتفۆرمی دابران لە بەیاننامەیەکدا ئەمە بە ڕەفتاری داعشیانە دەبینێ. گفتوگۆی ئەم تۆرە واروها دیاردەی پەیکەرشکاندن لە ناو بەشێک لە بزوتنەوە ئیسلامیەکان و لە ناو دنیای ئیسلامی سیاسی بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی لەم باردۆخە کە لە کاتێکە لە ناو شاری هەولێر لە بە فەرمانی ڕاگری کۆلیژی هونەرە جوانەکان لە ناو کۆلیژی هونەرە جوانەکان پەیکەری هونەری بە بیانی حرامبوونەوە دەشکێندرێ. پێش سەمانجێک دەبینین لە شاری مووسڵ هەرچی مەتحەف و شوێنە هونەریەکانەیە داعشەکان لە ناوی دەبن. گفتوگۆ لەبارەی ترسناچی ئەم زانکۆیە واروە مەترسی بەرەسەندنی فکری ئیسلامی سیاسی و سەلەفی لە زانکۆ و ناوەندەکانی زانزگا دەکەین کە تێداریەک لە بەڕێزان سالارتاوە گۆزی قوتابی دکتۆرا و شارەزا لە ئیسلامی سیاسی واروەها دارسمکۆ مامۆسای زانکۆ و لە بازنەی زانکۆی پلاتفۆرمی دابران سڵاوتان لەبێ گۆلک بەخێر بێن. کاک سەلەر دێمە لای جەنابتان وەکو هەم مامۆسایەکی زانکۆ هەم کەسێک شارەزا لە ئیسلامی سیاسی ئەمە چەند جارێکە خۆی دووبارە دەکاتەوە لە حاڵەت دەرچووە دەتوانین ناوی لێ بنین دیاردە لە دنیای ئیسلامی؟ بڵێ خۆی مەسلەی شکاندنی پەیکار لە ناو دنیای ئیسلامی ئەوانەی کەوا نوێنەری عەقڵێتی سەلەفی ئیسلامین ئەمە دیاردەیەوە ئیمکانێتی دووبارە بوونەوە و سێبارە بوونەوە و چەند بارە بوونەوەیشی هەیە. من کە و حاڵەتەم و هەواڵەم بیست چین بیر هاتەوە پێشکاندنی پەیکەری نانیم بیر هاتەوە لە هەڵەبجەی تازەوە شکاندنی پەیکەری ماچم بیر هاتەوە لە سلێمانی و پاشان نمونەی دیکەمان ئێمە هەبووە لە کاتی خۆی پەیکەری سەلاح هەورامی دەستێکی شکێنرا بوو و چەند نمونێکی دیکەمان پاشانەوانەی کە داعش پێی هەڵسا و پەیکەرانی کە شکاندی هەموو ئەمانە پێمان دەڵێ کە زاکیرەیەک هەیە عەقڵێتێک هەیە دەیەوێت لە پشتیان پەیکەرانەوە هونەر بکوژێ و جوانی بکوژێ. ئەم زاکیرەیە دێمەولات لەبارەی کە ئەم زاکیرەیە سەرچاوی لە چیەوە وەرگرتووە و بە تایبەتی کاتێ لە ناو بابلە ناوەندیی هونەری ئەمە دووبارە دەبێتەوە ئەمە لە پارچێک نییە کەسێک بێ ئەمە بکاتن کاتێ ڕاگری کۆلیژدی ئەمە دەکاتن وردەکاری یعنی پرسیاری وەرترەکەم کاک دەهام ئێوە لە بەیاننامەیەک دەڵێن ئەوەی ئێستا هەیە کارێکی ڕەفتار داعشیانەیە ئەمە تۆمەت نییە؟ هەڵبەت ئێمە وەکو بازنەی زانکۆی پلاتفۆرمی دابڕان و بازنەی هەولێری پلاتفۆرمی دابڕان کەەوە هەواڵەمان بیست بەدووادا چونمان بۆ کرد لە چەند لایەنێکەوە بۆمان بە دەرکەت هەڵبەت لە هەواڵەکانیش لە دەستگاکانی ڕاگەیاندن بڵاو کراوە خەڵک قسەی کردووە هەرچەندە ڕەتکردنەوەش هەبووە بەڵام ئەگەر ئێمە وەکو فاکت سەیری ئەم کەیسە بکەین گریمان ئەگەر ڕووشی نەدابێ بەڵام بەس وەکو فکر بەس وەکو قسە هەبێ ئەمە خۆی کارەساتە بۆ ئێمە بەیاننامەیەکمان دەرکرد بە ناوی جیهادی پەیکەرشکاندن ڕابگرن هەڵبەت بۆ دەڵێنەوە کارێکی ڕەفتار داعشانەیە کاکسالار باسی ئەوەی کرد پەیکەرشکاندن مێژووی هەیە قاعیدا کە هێزێکی توندڕەوی تیرۆریستی ئیسلامیە پەیکەری بوزایەکانیان شکان لە ئەفغانستان داعش ئەو پەیکەرانی شکاند کە ئەوەیکی شوێنەواری هەبوو ئەمڕۆ ئەگەر ئەوە بەس وەکو فکرەش بێ بەڕاستی زۆر خەتەرە لە کاتێکدا کە ئێمە ڕوبەڕووی داعش بووینەوە لە شەڕێکی قورسداین لەگەڵ داعش ڕۆژانە لاشەی پێشمەرگە ئازیزەکانمان دەگەڕێنەوە وڵات بەڵام خەڵکێکە بی بەو جۆرە بیر بکاتەوە بەڕاستی لە لای ئێمە کارەساتە بۆ ئێمە ئیدانەی ئەو کارە دەکەین ئێمە بڕامە وایە کە دەبی زانکۆ کە ئیشە سەرچیەکەی بەرەمهێنانی معریفەیە ئیشێکی تری لێکۆڵینەوەی زانستیە زانکۆ شوێنی بڕیاردان نییە بۆ حرام و حەڵال ئێوە دەڵێن فلتەرکردنی باش
کاکدام ئێوە دەڵێن ئێمە بە دوواداچوونمان بۆ ئەم کارە کردووە بە دوواداچوونی چیتان کردووە یعنی بۆتان دەرکەوتووە ئەم کەسی ئەم کارەی کردووە چۆن ڕاگری کۆلێژێک کاری چی وا دەکە ئەمە باگراوندێکی ئیسلامی هەیە یان چییە یعنی ورتر ئەگەر زانیاری ورترمان دیتێ هەڵبەت ئێمە دەستگایەکی تحقیقی نین لێکۆڵینەوە لەوە بکەین کە ئەو کەسە چ باگراوندێکی هەیە بەڵام کەسێک کە بەو جۆرە بیر بکاتەوە بەڕاستی ئەمە هەر بەس تەنیا بیرکردنەوەکەمان لەلا چی پێ دەڵێن ینی مەترسیەکە بۆ سەر کۆمەلگا ئێمە بە دوواداچوونی کارەمان کردو چەند دەستگایشتی ڕاگەیانە بەڵام داخۆ ڕێگری نەکراوە کە تا ئێستا بە دوواداچوون بکرێن هەندێک دەستگای ڕاگەیاندن چونە ئەسڵان ئیهانەیەشیان کردوون کە بە دوواداچوونی ئەم بابەتەیان کردووە کاک سالار وتت ئەمە لە زاکیرەی ئیسلامی سیاسی یان لە مێژووی ئیسلامی سیاسی ئەمە بنەمای هەیە ئەگەر قسە لەسەر پەیوەندی نێوان ئیسلامی سیاسی یان ئیسلام و مەسلەی هونەر ئیسلام و پەیکەر بکەین ئێمە یعنی چیمان لایە ئێمە مێژوێکمان لەیە لەم بابەتە ئێمە بگەڕێنەوە بۆ ناو ئیسلام ئەگەر بەدای ئەو سەرچاوانە بگەڕێن باسی ئەم پەیوەندی نێوان ئیسلام و هونەر دەکات یا پەیوەندی نێوان ئیسلام و شعر دەکات شعری بە هەمان شێوە یان ئەدەب جۆرێکە لە هونەر ئێمە لە سێ سەرچاوە دەتوانین ئەم زانیاریانەوە بگرین سەرچاوی یەکەم بریتە لە سەرچاوی شریعەت و لە شریعەت باسی ئەم بابەتە کراوە دوای دێمەسەری سەرچاوێکی ترمانەیە هونەری جوانناسی ئیسلامی یا فەلسەفەی جەمالە کتێبانی کە باسی ستاتیکاکەن یا فەلسەفەی جەمالەکان دیسان باسی ئەم بابەتیان کردووە و پاشان وەکوتم کتێبەکانی ئەدەبیش بە هەمان شێوە باسییان کردووە لە مەسلەی ئیشکالێتەکە لێرە ئەوەیە کاتێک کە تۆ دەتەوێت هونەر بشەرعێنی لێرە کێشە ڕوودەدا ینی زۆر هونەر تەبیعەتی وایە جۆرێک لە ئازادیتیا و شریعەتیش تەبیعەتی وایە کە شتەکان بە کۆمەڵی یاسا دەبەستێتەوە ئەگەر بێت و کە شریعەت ئەم شتانی بەستەوە ئەدەبەکەت یا هونەرەکە دەبێتە هونەرێکی مولتەزیم واتە دەبێتە خزمەتکاری ئایدۆلۆژیایەکی تایبەت ئەوانی کە باسی پێکەرشکاندن دەکەن حتما بۆ ئاەتی قورئان دەگەڕێنەوە کە دەڵێ یا أيها الذين آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون لەم ئاەتە باسی قمار کراوە و باسی مەی خواردنەوە کراوە و پاشان باسی ئەنساب کراوە کە لە هەندێک قاموسی عەرەبی ئەنساب یەکسانە بە پەیکەر تەماثیل یانیش دەوترێ ئەنساب ڕێگایەک بۆ جاهیلەکان نووسوانە لەو ڕێگایەوە نزیک ببنەوە لە خوداکانیان کەوا پەیکەر بوون ئەم ئاەتی قورئان پێمان دەڵێ کە لەم شتانە دوور بکەونەوە لە ناو ئاەتەکە وشەی حرامکردن ڕاستەخۆ نەهاتووە یعنی بڵێ ئەمە حرامە بە مطلقی خەڵکانێک پەنا بۆ حەدیث دەبن بۆەوەی کە بزان ئایا ئەم پەیکەرە یا ئەم وێنانە کە دەگیرە حرامە یان نە حەدیث فەزای حەدیث جۆرێک لە ئیشکالێتی تێ ئێستا وای لاتوو کە قورئانیەکان ئەوانەی کە پشت بە قورئان دەبەسن ئەعتیبارێکی هێندە زۆر بۆ حەدیث دانانێن بەڵکو دەگەڕێنەوە بۆ دەقەکانی قورئان بەگەڕانەوە بۆ ئەم دەقەی قورئان بە هیچ شێوەیەک ئێمە حرامی پەیکەر نابینین لە ئیسلامە بە هەمان شێوە هەر ئەمە وای کرد دەمەوێت ئاماژە بۆشکەم هەر ئەمە وای کرد کە محەممەد ڕاشید کە زانایەکی ئەزهەریە ئەو جەسارەتە بکە بڵێ بەپێی ئەمایەتە تەنانەت مەی خواردنەوەش حرام نییە چونکە قورئانەکە دەڵێ پیسە دوور بکەونەوە لێ یعنی حرامەکە مطلق نیە ئەگەر بۆ مەی خواردنەوە مطلق لە بێلای زانایەکی ئیسلامی کە بۆ بیرکاتەوە کەواتە بۆ بڵێ ئەم ڕێبازە لە تەفسیری با بڵێن ئەو لێکدانانەوە دەکەن کە بنەمای توندڕەوی و ڕەتکردنەوە و قوبڵ نەکردنی ئەوی تریە خەریک نییە لە ناو دنیای ئیسلامە مەبەستم بڵێم دنیای ئیسلامی سیاسی باشتر و لە ناو سەلەفیەکان ئەمە بە شێوەیەکی گشتی یعنی ڕێزکەیەکێ بەرەو ئاراستەیەکی ئیسلام بەرەو ئاراستەیەکی تونوتیژی دەباتن بەڵێ بەگەڕانەوەمان بۆ مێژووی ئیسلام شتێکی ینی بۆ پێش مێژووی ئیسلامی سیاسی ئێمە شتێکی سیرمان بۆ دەردەکەوێت پەیکەر هەبووە لە میسرا هەرماوەتەوە نشکێنراوە و ئیسلامیش لە میسرا حکمی کردووە و چەندین ساڵە و ئیسلامێکە ئەوان پێی دەڵێن ئیسلامی ڕەسەن و خەلیفەکان و سەردەمی دەسەڵاتی ئیسلامی بەڵام بۆچی ئیسلامی سیاسی دی ئەم پەیکەرانە ناشکێنێ دیارە حتمما لە پشت ئەوانەوە خوێندنەوەیکی تند بۆ ئەم دەقانی قورئان هەیە و هیچ مەجالێک بەکردنەوەی ئەم دەقانە و ڕای جیاواز نادەن پاشان ئەمەمان پێ ئێمە ئەوەی لە مووسڵ ئەوەی دەکرێت ئەوەی پێشتر لەسەر ناوچەی شتر دەکرێت ئەم مامۆستایە
چۆن یعنی نایبنی ئیسلامی سیاسی لە کاتێکە ڕاگری کۆلیژیشی هوەریە بەڵام خۆی ئیسلامی سیاسی بەڕاستیمە غەڵت تێگەیشتون لەوەی کە تەنها بریتە لەو کەسانی کە چالاکی حرەکیان هەیەواتە چالاکیەکە لە ناو بزنەوە ئیسلامیەکانە نه ئیسلامی سیاسی زۆر زیرەکانە توانوێتی بیری خۆی ورد کاتەوە ڕەنگە دایکی من یا دایکی تۆ یا دایکی کەسێکی دیکە کاریگەر بێ بە کەناڵێکی تونندڕەوی ئیسلامی و بەڵام ئیسلامی سیاسیش نەبێت کەواتە ئەوان توانیان ئەوەندە توانیان هەبووە کە گوتارەکەیان بکەنە گوتارێکی عام ئەمە شەرت نییە پیاوەکە ئێمە ڕوبەڕووی حاڵەتێک دەبینەوە ئێستا گوتارێکی بەڵێ کێشە لە گوتارەکەیە کە ئیسلامی سیاسی لە کوردستان ئەمانە بەرهەمدێنێ بەڵێ گوتارەکە بڵاو بۆتەوە گوتارەکە بۆتە جێگای مەترسی لە زانکۆکانەوە پاشان ئەمە تەنها یەک حاڵەت نییە ئەگەر بێت و سەیری زانکۆکان بکەین دەبینین دیاردەی نیقاپۆشی کە بەڕاستی من بە ڕەمزێکی سیاسی دەزانم و ئەساسێکی لە ناو شریعەتی ئیسلامیە بۆ نابینمەوە تەنان حیجابش قسەی لەسەرەکە یا حیجاب لە شریعەتە هەیە یا ناون خەریکی لێکۆڵنەوەیەکم لەو بارەوە دیاردەی نیقاپۆشی زۆر زاڵ بوو فەزای زانکۆکانمان من بەڕاستی لە هۆڵەکانی تاقیکردنەوە لەسەر قوتابەکان ڕاوەستا بووم هەر لە ڕووی یاسایی وە کاکدام شارەسە یاسای ماستەری لە یاسا هەیە من چۆن بزانم کە تەڵەبەیەک نیقاب دەپۆشێ و تەڵەبەیەکەوە ئیمتیحان دەکات من بەڕاستیمە بۆ من جێگەی ئیشکالێتە بزانم تۆ کیت ئێستا زانکۆکان مەترسی فکری ئیسلامی سیاسی لەسرە دەگەڕێ وڵات بۆی قسە لەسەر ئەم مەترسیە بکەین با بڵێن فەزای زانست و ئەم کاریگەریانەی هەیە کاک دەهام ئێوە وەکو بازنەی هەولێری و زانکۆی هەولێری پلاتفۆرمی دابڕان چۆن سێری ئەم بارودۆخە دەکەن یعنی لە کاتێکە ئێوە لە بەیاننامەکە دەڵێن پێشمەرگە لەسەر سوورەکان شەڕی داعش دەکا کەسی فکری داعشی لە ناوەخۆ ینی ئەمەتان بە فکری داعشی و یان کاری داعشانە ناساندووە ئێستا هەز ناکری ئێمە تەنیا ناکرێ شەڕ لەگە داعش بکەین لە ڕووی سەربازیەوە لە ڕووی تریش ئێمە پێویستان بە شەڕکردنە بێگومان ئێمە لە بەیاننامەی ڕاگەیاندنمان پێشەوە بەیاننامەیە ئاماژەمان بەوە کرد کە ئێمە لەگەڵ داعش شەڕی سەربازیمان هەیە بەڵام لە هەمان کاتدا ئێمە شەڕێکی هزری و تیۆریشمان هەیە بەرامبەر بە داعش وەک مامۆستا سالار ئاماژەی پێکرد بۆیە لە پاڵ شەڕە سەربازیەکە ئێمە دەبی بە کەرستەی زانستی هەڵبەت لە ڕێگای ناوەندەکانی زانکۆوە لە ڕێگای قوتابخانەکان لە ڕێگای ڕاگەاندنەوە ڕووناکبیرانمان ڕاگەاندنکارانمان ئەرچی هەمویانە کە ڕوبەڕووی ئەو مەترسیە بنەوە پێتان وایە بەڵێ مەترسی چی ینی چی مەترسی پێتان وایە ئوستاجان یەک ئەوە هەیە من یاساییم لە جارنامەی گردردونی مافی مرۆڤ کە لە ساڵی 48 لە پاریسی پایتەختی فەڕەنسا ئیمزا دەکرێت و عێراقیش پێوەی پابندە لە مادە 27 و مادە 18 حەقی بە هەموو کەسێک داوە مافی بە هەموو کەسێک داوە کە چۆن بیر دەکاتەوە چۆن بیرکردنەوەکانی هزری لە ڕێگای هوەرەوە دەرببڕی یعنی ئەمە ئەگەر ئەم کارە ڕاست بێ پێشەڵکردنی سەرەتاییترین بەندی مافی مرۆڤە کە ئەو مافەی بە هەموو کەسێک داوە چۆن بیر دەکاتەوە و چۆن بیرکردنەوەکانیشی لە ڕێگای هوەرەوە دەردەبڕێت ئێمە وەکو بازنە لە ئەوەی بەیاننامەکەش داوامان کردووە لایانی پەیوەندیدار من داوا دەکەم لە هاوڕێیانم لە سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین بە دوواداچ بۆ ئەم کارە بکەن و لژنەی لەسەر پێک بێنن ئەگەر دەرکەت بەڕاستی ئەم کەسێک کە ناوی دێ و لە دەستگاکانی لەسەر چاوەکانی هەواڵ باسی دەکرێت ئەگەر ئەمە بیر و باوەڕی بێ بەڕاستی ئەمە کارەساتە لە زانکۆ بێ لە ناو قەوسێک لە کۆلێژی هوەرە جوانەکان بێ دەڵێن نابی چیتر ناوەندەکانی زانست بە فلتەری حرام و حەڵاڵ و فتوای ئاینی دابچن مەبەستان لە چییە بە خوێندنەوەی ئێوە ئێستا زانکۆکان لە زانستگاوە بوونەتە شوێنێک یعنی بوونەتە حجرەیەکی دینی کاگیوە زانکۆ لە پێناسە هەرە سادەکەی شوێنێکە بۆ ڕیسێرچکردن بۆ پرۆجێکشنی ئەوەی پێ دەڵێن معریفە بۆ بەرەمهێنانی عەقلانیەت
اینجا لە زانکۆوە تۆ کۆمەڵگا ئاراستە دەکەیت. ئێستا ئەگەر لە ئەوروپا سەیری بکەیت سەیر دەکەی بیرمەندەکانیان تیۆریزانەکانیان هەموو ئەوانن کە لە مامۆسای زانکۆن یعنی نەکێ بە شێوە گشتەکەیان مطلقیەکەی زۆربەی ئەوانن کە لە سێکتەری زانکۆیش دەکەن کتێب دەنووسن بەرهەمەکانیان بڵاو دەکەنەوە بەڵام بەداخەوە تۆبەی لە هەرێمێکی وەکو کوردستان کە چەقی ئەمڕۆ بۆتە چەقی ململانێ و ململانەی سەربازی و بربەرەکانی لەگەڵ خلافەتێکی بربەری ڕوبەوی کە داعش نوێنەرایەتی دەکا تۆ بیت لەناو ئەم زانکۆیە خەڵکێکە بێ بەم جۆرە من دیسان ئاماژە بۆ دەکەمەوە نەک بەم جۆرە ڕفتار بکە و بەم جۆرە هەڵسو کەوت بکە ئەستان بەم جۆرە بیر بکاتەوە کەواتە لەم حالەتە ئەمە بەڕاستی بۆتە ڕەشەدا ئوستاجیان هەزاران شوێنی ترمان هەیە ئەوەی پێی دەڵن هەرچەندە کاک سالار ڕۆنی کردەوە ئەگەرەوە باگراوندێکی دینیشی هەبێ ئێمە موئەسسەی ترمان هەیە کە لەوێ فتوای لێ دەدرێت لەوێ کەسە دیندارەکان ئەوانی باشگەر دامان ناکەسێک ئەمە احتیقادی شخصیە چۆن دەبێت لە زانکۆ کە ناوەندێکی حکومیە ئەمە با بڵێن ئەم احتیقادە شخصی خۆی جێبەجێ بکە ئێمە سەرناچێشی بە بابەتیشتر مەسلەی زەرورەتی بە سیکۆلارکردنی دەستوری هەرێمی کوردستان و زیاکردنەوەی دین و دەوڵەت دێمە سەر ئەم بابەتانە و هەروە پرسیارەکەم لەبارەی بە تایبەتی پلتفۆرمی دابڕان ئێوە ڕەتفعلێکن بەرامبەر ئەمبار و دۆخە دروست بوونە و ئێوە بۆچی خۆتان ڕاگەیاندووە چ قسەیەکتان لەسەر ئەم دۆخەیە دەگەڕێمەوە بە وەڵامی ئەو پرسیارە کاک سالار تاوەگۆزی ئێستا زانست لە بەردەم زانستگاکان لە بەردەم هەڕەشەی فکری توندڕەوی ئیسلامی سیاسی و سەلەفی هەیە لە کوردستانە؟ بێگومان ئیسلامی سیاسی خەریکن ئەو مامۆسانی کە چالاکن لە ناو زانکۆکانەوەی ماگەداری جوڵیان هەین و قوتابیانێکەوە چالاکەن لە هەموو بۆنەکانی بۆ نمونە کریسمسا دێن نامیلکە بڵاو دەکەنەوە چەند نامیلکەی بۆ خۆم گەیشتووە کە ڤالەنتاین حرامە کریسمس حرامەوە حرامە و نەورۆز حرامە ئەمە جۆرێکە لە ئیشکردن ئەو مامۆسانی کە چالاکن بۆ خۆیان دەرسەکانیان قۆڕق دەکەن بۆ نمونە مامۆساین بەشە زانستیەکان دێن بۆ قسەکردن لەسەر مەسەلێکی زانستی باسی معجزەی ئەم ئاەتە و معجزەی ئەو حەدیسە و پاشان ئەم بابەتانەکەن لە کاتێکدا هەر بە معجیزەکردنیان قسەکردن لەسەر علم بە زمانی معجیزە خۆی شتێکی پڕ لە ئیشکالیەتە بەڕاستی تەنانەت لە بەشی یاسا لە زانکۆی سلێمانی من زانیاری ئەوم بۆ هاتووە کە مامۆسایەک لەوێ هەیە برایەکێک لە بانخوازەکانە هەڵگری بیرێکی ئیسلامیانەیە دەرسەکەی خۆی ئیستیغلال کردووە بۆ دەرچوون لە بابەتەکان و پاشان لە بەشەکانی عەرەبی لێرە و لەوێ دەبیستین کە ئەم دەرسانە خۆڕق دەکرێت لە کاتێکا من وەک خۆم کە دەرسی ئەدەبیاتی ئیسلامی لە کۆلێژ دەڵەمەوە یەک ڕۆژ دەرسەکەم ئیستیغلال نەکردو بۆی کە بابەتێکی تر ئەمە ئەکاری وەزارەتە چونکە لە وەزارەت پێمان دەڵێ وەک مامۆسای زانکۆ کە تەرسێک دەڵێتەوە دەبێت لە چوارچێوەی بابەتەکەی خۆ دەرنەچی وەزارەتیش کەم لەم بابەتە چەند لایەنێکی کەم تەرخەم بەڕاستی وەزارەت کەم تەرخەمە لەوەی بە دوواداچوون بۆ ئەم مامۆستایانە ناکە کە خەریکی ئەم کارن مامۆستایەت بە تەواتی خەریکاری بانخوازی وازی لە دەرسەکەی خوێنەوە لە کۆلێژی پزیشکی دەرسەڵێتەوە دێ کاری دیکە کات و بانخواز بە هەوەسی خۆی دێتە ناو زانکۆکار و دەچێ و بیری خۆی بڵاو دەکاتەوە ئەمە وەزارەت کەم تەرخەمە پاشان لە مەسەلەی ئەم پەیکەرانە وەزارەتی ڕۆشنبیری نەمان دی قسەی هەبێ و یەکێتی زانایان ئەگەر بێت و شتێک دژی ئەوان بۆیان ڕوونکردنەوەیان دەدا دەبێتێتی زانیان ڕوونی کاتەوە کە ئیسلام هەڵوێستی بەرامبەر هونەر چییە ئیسلام بەرامبەر بە پەیکەرچی دەڵێ و پاشان سندیکای هونەرمەندان هیچ دەنگێکم لێ نەبیستون تا ئێستا ئەوان دەبێ کەسانێک بوون کە بەرگری لە هونەر و هونەرمەندان بکەن مشکلەکە لەوەیە کاتی ئیسلامی سیاسی پەنێک دەدا شتێک دەشکێنێ و کارێکی نامرۆڤانە دەکا دەستگاکانی ئێمە لێ بێ دەنگ دەبن بەڵام ئەگەر بێت و کەسێک لە دەرەوەی ئیسلامی سیاسی کارێک بکات لەگەڵ عەقڵێتیوانە نەگونجێ هەموویەکەتی زانایان لێ دێتە دەنگ و وەزارەتی ئەوقاف قسەی دەبێت ئەم بێدەنجیە یعنی کاتی ئەم ئەمانە نابێتە بابەت هەز ناکەی کە فەزایەکێ بە جۆی لە جۆرەکان ئیسلامی سیاسی لە ماوەی ڕابردوو چ لە ئاستی کۆمەڵایەتی چ لە ئاستی بانکخوازی و داعەویدا یعنی فەزایەکی نەرمی دروست کردووە بۆ گواستنەوەی ئەم بیرە توندڕەویە
من بۆ کەمتەرخەمی حیزبەکانی ئێمە دەیگەڕێنەوە بۆ کەمتەرخەمی حکوومەتمان دەیگەڕێنەوە کە بەرامبەر بەم گوتارە تند و تویژیە زۆر یعنی تا ئاستێکی خراپ بێ دەنگە و ئەوان هەمیشە فەزای دیموکراسی بەکاردێن بۆ بڵاوکردنەوەی بیرۆڕای خۆیان بەڵام تۆ ڕێگەت نەدا من باسی شتێکی دیکە بکەم سەبارەت بە ئەم مەسەلەی پەیکەر و جوانناسی و ئەمانە لە ناو ئیسلامە. ئیسلامی سیاسی بە شێوەیەکی گشتی کە پەیکەر دەشکێنێ هەر مەسەلەکە پەیکەرشکاندن نییە، ئەوانە خەڵکانێکن ڕقیان لە جوانیە کە تۆ ڕقت لە جوانی بێ و پەیکەری ڕەمزێکی جوانی بێ دەبێ بیشکێنی. پاشان ئایا ئەمە حرامە یا حەڵاڵە لە ئیسلامدا بە دۆدەچوونم بۆ ئەو بابەتە وەک بۆم دەرکەوتوە ئیسلام چوار دانا بیرۆڕای سەبارەت بە پەیکەر هەیە. ڕایەک پێی وایە کە بە هەموو شێوەیەک پەیکەر دروستکردن حرامە، ڕایەک پێی وایە بە هەموو شێوەیەک مطلقاً حەڵاڵە، ڕایەک پێی وا بێ پێی وایە ئەگەر بەرجەستە بێ مجسم بێ ڕۆحی نەبێ مجسم بێ و ڕۆحی نەبێ حرامە، ڕایەک پێی وایە ڕۆحی هەبێ و مجسم بێ ڕۆحی هەبێت و پاشان مجسم بێ ئەوە حرامە وەک ڕایەکە پێشووتر گوتم بەڵام مەبەست لێرە پرسیارێک دروستە بێتن ئەگەر دامەنا کاکسەلا لە دنیای ئیسلامە لە ناو عقلەتی مەسەبێکدا لە هەر دینێکی تردا ئەمە بە حرامیش بزاندرا ئەمە ڕای مەسەبێک بوو دەکرێت لە زانستگا ئەمە جێبەجێ بکرێت جیاوازی نێوان زانستگا و مزگەوت و حجرە چییە؟ ئێمە هەز ناکەی ئەمانە تێکەڵاو کراوە لە کوردستان تێکەڵ کراوە ئەگەر بێت و بە هەم گەیشتن ئەو حەدەی لەم چوارڕایی کە هەیە بە مطلقی لە ئیسلامە حرام هەموو زانایەکان کۆکل لەسەری ئەم دیدە نابێ بسەپێنرێ بەسەر کۆی کۆمەڵگا هەر سەپاندنی ئەم دیدە فاشێتی دینی دروست ئەمە درێژکراوەی تەواوکردنی ویلایەتەکەی خلافەتی ئیسلامی نییە؟ بەڵێ خلافەتی ئیسلامی بەڵێ وەکو خۆی وجودی لە ناوما وەک دەسەڵاتی سیاسی بوونی لە ناومان نییە بەڵام خلافەتی ئیسلامی و عقلەتێکەوە خلافەتی ئیسلامی دروست دەکات خلافەتی داعشی دروست دەکات عقلەتی داعشی دروست دەکات وەک ئەفکار لە ناومانە هەیە گۆڕاوەتەوە سەرۆکی حکوومەت سەرۆکایەتی هەرێم بەرپرسە باڵاکان چەندین جار دەڵێن ئێمە ناکرێت تەنیا لە ڕێگای سەربازیەوە شەڕی داعش بکەین ئێمە باز لەوە دەکەن دەبێت لە ڕووی فکری لە ڕووی هزریەوە و هەروەها لە ڕووی کللتوری و ڕوبەڕووی داعش بینەوە ئەمانەیان کردووە دەگەڕێمە لە وەڵامی پرسیارە پێشتر لە کاکدەهام پرسییم لەبارەی پلاتفۆرمی دابڕان ئێوە بۆچی یعنی بەرامبەر پەرسەندنی ئەم دۆخە وەکو ڕەتفعلێک خۆتان ڕاگەیاندووە؟ کاکیوە ئێمە ڕەتفعل نین ئێمە وەکو زەرورەتێکی حتمی مێژووی کوردستان دروست بووین هەڵبەت دروشمە سەرچەکەی ئێمە ئاین بۆ تاکو و دیموکراسی بۆ هەمووان ئەمە لە چی هەڵەنجێنرایە لە سیکۆلار وەکو چەمک ئەوەی پێی ناوە ئەسلەکەی بڵێن لایسیتەی فەڕەنسی یانی بێلانی دەوڵەت یان ڕاوەستانی دەوڵەت بە بێلانی بەرامبەر بە هەموو ئاین و مەسهەب و بیرکردنەوەکان نابێ ناکرێ و ناشبێ بە هیچ شێوەیەک هیچ ئاینێک هیچ مەسهەبێک هیچ بیرێک حکمی وڵاتی پێ بکرێ هەڵبەت دەگەڕێمەوە بۆ ئەوەی زانکۆ بڵێن ئۆرگەنیزیشنی ئیتابلیسمۆیەکی حکومیە پەبلی سێرڤی پێ دەڵێن ناکرێ و نابێ بە بودجەی حکوومەت ئێمە زانکۆ بکەین بە شوێنی تەڵقیندان بڵاوکردنەوەی فکری ئیسلامی سیاسی یان بڵاوکردنەوەی هەر ئارگۆمنتێکی حزبی یان مەسەلەی بە حزبیکردنی ئەمەش دەگەڕێتەوە بەداخۆ کە ئەمڕۆ کۆمەڵگای ئێمە ئەو شتانەی تێدا ڕوودەدا بەڵام دیسانەوە دەگەڕینەوە سەر ئەسلی ئەوەی کە ئەگەر بێت و وڵاتمان لەسەر پرانسیپی سیکۆلار بۆ ڕووبدا ئەم کارەساتانە لە کۆمەڵی ئێمە ڕووناداتن وە لە ناو زانکۆکانیشمانەوە نابێت هەڵبەت ئەگەر بێت و ئەمە چۆن دەکرێت ئەمە چۆن پەیڕۆ دەکرێت دەبێت لە یاساکان دەستور دایکی یاساکانە لە وڵات هەر یاسایەک کە لە پەرلەمان دەردەچێ پشت دەبەستێ بە دەستور بەداخۆ ئێمە ئەو بۆ 20 ساڵ دەچێ کە هەرێمێکین وەکو ستاتیوێکی
دەوڵەتی مامەڵە دەکەین بەڵام بەداخەوە تا ئێستا دەستورمان نییە هەڵبەت من کەم و زۆر ئاگاداری دەبێتەوە حاڵەتانە پێ وایە ئێمە لە غیابی جیاکردنەوەی دین و دەوڵەت یان لە غیابی دام و دەستگایەکی حکومی کە بێلایەن بێ لە ئاستی هەموو ئاینەکان ئێمە دەتوانین حکومڕانی چی باس سەر ڕێگا بخەین ئەوساجان ویستم ئاماژە بەوە بدەم ئەمە بەچی دەکرێت مە بە یاسا دەکرێت بە یاسا دەکرێت یاسا پشت بە دەستور دەبەست ئەمە دەستورمان نییە وڵاتی ئێمە لە فەراغێکی دەستوری داین هەڵبەت جەنابیشت ئاگات لەو چاڵاکیانە هەبوو کە لە سەروبەندی نووسینەوەی دەستور ئێمە بە هەزاران ئیمزا خسمانە بەردەم ئەو لژنە پەرلەمانی کە دروست بوو بەس بەداخەوە ئەمە هەسمان کرد وماتەڵی وەختی پێکرا ئاماژن بۆی یعنی زەرورەتی دەستوری سکۆلار بێگومان ئەوە پێمان دەڵێتن دەبێ ئەم کارە لە دەستور جێگیر بکرێ کە وڵات لایسیتێ بوو وڵات بە سیکۆلار کرا هەموو کەسێک وەکو تاک ئازادە چۆن بیر دەکاتەوە چۆن قسە دینیەکانی خۆی دەکا بەڵام کەس ئازاد نییە دینەکەی خۆی بچەسپێنی لەسەر کۆی کۆمەڵگا وە ئەوەی کە زۆر زەروریە ئەوەیە کە تۆ بێی بە بودجەی دەوڵەت ئەوەی پێی دەڵێن بە تاقە و بە ئیمکانیات و بە وەقت و بە ئەوەی حکوومەت حکومەت شخصێکی معنەوی هەیە تۆ بێی ئەم جۆرە لە فکرانە لە دام و دەستگایەکی حکومی ئیدامەی پێ بدەی و بڵای کەواتە دەگەڕینەوە سەر ئەوەی قسەی بەڕێزت کە کارێکی هەرە زەرور و لە پێشینەیە ئێمە لە دەستور ئەم کەیسە یەکلا بکەینەوە بۆ ئەوەی جارێکی تر لە کۆمەلگای کوردی جێمان لەو جۆرە لە ڕۆداوان لە ماوەی ڕابردوو وەزیرەکانی خوێنی باڵا و پەروەردە و وەزیری ئاوقاف چەند گۆڕانکاریێکیان کرد لە سیستەمی خوێندنی ئاینی گوا هەندێکیان گواسۆ سەرۆزارەتی پەروەردە هەندێک پێم وایە بۆ سەرۆزارەتی خوێنی باڵا ئەمانە چ کاریگەریەکیە بۆ یعنی دەتواندرێ دام و دەستگاکانی پەروەردەیی چ ڕۆڵێک ببینێن لەم بابەتە دەگەڕێمە وڵات بۆ وەرگرتنی با بڵێن ئەو ڕێکارانی کە پێشتر گیرابەر کە بازەوە دەکرا بەشێک لە ناوەندەکانی خوێندنی ئاینی هەندێک سەرچاوە دەخوێندرا کە فکری تیرۆر بوو لە ڕاستیە کاک سەلەرباسی ئەوانەی حکوومەت و بەرپرسان دەڵێن چەندبارەی دەکەنەوە شەڕی ئێمە نابێتەنیا شەڕی داعش بکەین لە ڕێگای پێشمەرگە و شەڕوانەوە دەبی لە ڕێگای تریشەوە بیکەن ئەمانە چۆن تەرجمە دەکەین لە ئەرزی واقعە لە ئەرزی واقعا شتێکی زۆر جیاواز دەبینم جگە لە پرۆژەی دابڕان هیچ پرۆژەیەک نبینم کە تۆکمە بێ و هیچ کام لەو حیزبە سیاسیانە بە جورئەتەوە لە دابڕانیش نزیک نابنەوە بێجگە لە هەواڵانی چاودێر و ئەو برادرانەی کە لە پشتە و دەستگایەوەن و تۆ سەری سەحای ئەعلامی کوردستان کە سەری مەیدانی ڕاگەاندنی کوردی بکە چەند کەناڵی ئاینی هەیە چەند کەناڵی ئاینی هەیە کە ئەرزیەکە بۆ بڵاوکردنەوەی بیری داعشی لە ئێستادا کەناڵ ئاینەکانی ئەوان بە ئەوەی کە قسە لەسەر پێشمەرگە و خاک و نیشتیمان و بەرگریکردن لەگەل و جیهادی دیفاعکردن لە خۆت بکە دێت باسی چیت بواکات گواستنەوەی فتوای ئیبن باز و ئیبن تەیمیە و ئیبن سەید قوتب و ئەم جۆرانە و چەند لەو کەناڵانە هاتوون تەرجمەی ئاینێکی کوردیان بۆ تۆ کردووە ئەو مۆدێلە ئیسلامی کوردی لە ئاینە هەیە دەیبیسی لەو کەناڵانەوە چەند کەناڵی بانخوازی لە کورسانە هەیە لە بەرامبەرە چەند کەناڵی بڵێ بە پێچوانی ئەم قسە ڕوتێکەیە ڕێک نەک یعنی لە ئاستی کۆمەلگای ئێمە دژی داعش ناکەین بەڵکو ڕوتێکی کە تەواوکەری داعشە ڕوتێکەیە بە زۆر بە منەظەمی ئیشەکە و ڕوتێکەیە بە ئاشکرا و لەم لاولەولا چونکە بەڕاستی دیاردەی شکاندنی پەیکەر ئێمە لە ڕووی سیمۆلۆژیەوە سێری بکەین ئەمە دەرکەوتەیە لە ڕووی فەلسەفەی ظاهیراتیەوە سێری کە ئەمە دەرکەوتەیە لە چی دەرکەوتەی فکرێکە خۆی نمایش کردووە لە شوێنەکە کاکسەلە لە ماوەی ڕابردوو لە تیزا پێڕشتنەوە ئێمە بینیمان لە هەرێمی کوردستان بەرامبەر ژنان دەکرا لە ساڵانی زوو دواتر سەری کێشا بۆ داهێنانی جۆرە جلوبەرجێک کە ئێستا یعنی تەقلیدی ژنەکەی هاوسەرەکەی ئەردۆغان و
ئەم باس دەکرێت و دوایی سەردەکێشێ بۆ ئینتیخاب و دواتر دێتە ناوزانکۆ تەڵەبە یعنی بە بیانی هەندێک ئیلتزاماتی دینی لە دەرس دەرەچێت یعنی خەریکنی ئەمە سەبر لە ئاستی بەبەستمەوەیە کە کارکردنی فکری سەلەفی یان تەنزیمی ئیسلامی سیاسی لە ئاستی سیاسی ڕەنگە جۆرە یاریشتر بکەم بەڵام لە ئاستی کۆمەڵایەتی ئەگەر لە ئاستی سیاسی پارتی و یەکێتی و گۆڕان و چەند هێزی شتر زۆرنی کورسیامە دەستەوە بێ بەڵام لە ڕووی کۆمەڵایەتیەوە کۆمەلگای واز دەکەی شتی ترەیە زانی هاوڕێگیان حیزب ئیسلامی سیاسی تەبیعەتی وایە سەرەتای کارکردنی واز لە فەزای سیاسی دەهێنێ کۆمەلگا داگیر دەکات کە کۆمەلگای داگیرکردی و عەقڵەتی کۆمەلگای داگیرکردی دیسان پاشان دێ لەسەر بابەتە سیاسیەکە کارت بۆکە قاعدە جەماهیرەکەی خۆی بەهێزەکە چی بەرنامەیەکی حیزب ئەلمانەکانی کورد هەیە بێژگە لە کەناڵی ڕێگا بێژگە لە کەناڵی گەلی کورسان کێ دەرفەتی ڕەخساندووە بۆ کەسانێک کە بیرێکی سیکۆلار بڵاوکەنەوە بیرێکی مۆدێرن بڵاوکەنەوە لە کاتێکە بێژگە لە دەستگا میدیایەکانی حیزب ئیسلامیەکان کە چەندین جۆرن دەستگای دیکە هەیە و بە داعمی حیزبی بەناو ئەلمانی لە کوردستانە بەڕێوە دەچێت من ویستم قسە لەسەر کەسایەتێکی سەلەفی بکەم و پیان گوتم کە ئەوەی خۆمانە هی خۆمانە یعنی چی خەندێک لە حیزب ئەلمانەکان پیان وایە بەیەغدان بە سەلەفیەت جۆرێکە لە کارکردن بۆ ئەلمانیت بەڕوە سیاسیەکەی بۆ مانایی کە سەلەفیەت دەڵێ حیزبەتی حرامە دەنگدان بە حیزبی ئیسلامی حرامە بەڵام ئەویان لە بیر چووە کە سەلەفیەت لە ڕووە کۆمەڵایەتیەکەیەوە داعشێکی نەرمەوە تا کار بۆ بڵاوکردنەوەی عەقڵی داعشێکە باش سیرکە سەرچاوی بیری داعشی سەرچاوی بیری سەلەفی چ جیاوازیان هەیە هەرتویان ئیلهام لە کێ وەردەگرن لە محەممەدی کوڕی عەبدولوهاب وەرەگرن کەواتە قوتابخانەکان بدرێتە لە قوتابخانەی وهابی کە لە سعودیە پەیدا بووە زانەکانی لای داعش هەمان زانەکانی لای سەلەفین بەڵام ئێستا سعودیا هاوپەیمانێکی تازەی پێکەناوە بە ناوی هاوپەیمانێتی ئیسلامی بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر بەڵام هەر لە سعودیا قوتابیان فێر دەکرێت کە ئایا دەست و قاچ بڕین لەکوێیە بەزەبێت هانی بە وێنە بۆ قوتابیان ڕوون کراوەتەوە لە مەکتەب کە قاچ بڕین لەوێ هەر لە سعودی ئێستا حەدی حیرابە هەیە بلپەڕاندن هەیە باشە تۆ ئەگەر لێکۆڵنەوەیکی بەراورد کێ لە نێوان خلافەتەکەی داعش لە مووسڵ و دەسەڵاتی سعودیە چی جیاوازێکی ئەو تۆ بینی ئەمە درۆکردنێکی گەورەیە بەڕاستی کە سعودی دەکات من حەزم کرد مەجالێکم بیت تەنها بە کورتی باس لەوە بکەم بۆچی ئیسلام پەیکەری حرام کرد و ئایا هیچ مسەویغەکەی ئێستا کە پەیکەر نەکەین ئیسلام کاتێ پەیکەری حرام کرد لە قۆناغێکا بوو کە خەڵکانێک لە جاهیلیەتەوە بە مەفهومە ئیسلامەکەی کە من پێی ناڵێم جاهیلیەت بەڕاستی پێ دەڵێن قۆناغی پێش ئیسلام بە مەفهومە ئیسلامەکەی لە جاهیلیەتەوە بوون بە موسڵمان ئیسلام ئەم پەیکەرانەی بەم ئاياتن تەنانەت حرامی مطلقیش نا وتی دوورکەونەوەلی و تەنها بۆ زانیاریت لە ئیسلامە ئەوەش ڕێگەی پێدراوە بۆ کەڵی منداڵان وەمانە وتی دوورکەونەوەلی لەبەر چی لەبەرەوەی وەحدانیەتی خوا یەکتاپەرستی زیانی پێنەگا خەڵکانێک بیر لە جاهیلیەت بکەنەوە بگەڕنەوە سەری باشە پرسیارێک لێرەوەیە ئەم قسەیە مەفهومەکەی مەفهومە بەتاڵ بووەتەوە بۆ لە کوردستانە چەند پەیکەر هەیە چەندین پەیکەر هەیە وە نییە ئایا خەڵک بۆنی ئەو پەیکەرانەوە گەڕاونەوە بە سەردەمی جاهیلی نەگەڕاونەتەوە کەواتە ئەم مەغزایە بەتاڵ بووەتەوە یعنی هیچ بیانوێک نییە کە تۆ بڵێ ئەمە ئەرکی زانەکانی ئیسلامە خوێندنەوەی زیاتر زۆر کەماوە دەگەڕێت بۆی کاک سالار پرسیاری ئەوە کەم لە هەردووکتان کە چۆن ئێمە ڕێگری بکەین بۆی کە چەندبارە نەبێتەوە کە ئێمە دەبین لە هەرێمی کوردستان ئایا ممچینە بەبێ دەوڵەتێک کە بێلایەن بێ لە ئاز ئاینەکان ممچینە بەبێ هێنانەکایی دەستوورێکی مەدێنی بێلایەن لە ئازینەکان ئێمە بتوانین ڕێگری لەم کارانە بکەین کە هەڕەشەن بۆ سەر مەسەلەی وەکوێ باسان کرد داهێنانی کللتوری کاک داهام باسی بابەتی ئەوەمان کرد کە لەبارەی چەند ئیزراعاتی کرا لە وەزارەتی خوێندنی باڵا پێشتر لە دام و دەستگاکان بەڵام ئێستا وەکوی کاک سەلاری ژووتی لە ڕۆژی ڤاڵانتاینە لە ناو زانکۆکان من چەندین جار یعنی بینیمە ئەمە ئەوە هەر تازەگی فتوایەکی عورەیفی بڵاوبووەوە دەڵێ پیرۆزبایی لە مەسیحەکان مەکەن لە بەرەوەی کە یادی سەری ساڵە ڕەنگە لەم چەند ڕۆژە فتوای بڵاوبووەوە فتوای عورەیفی من خۆم دام ناو بەڕاستی و فتوایە ببینی کە لە زانستگۆکان لە مزگەوتەکان کە باماشەوە سەر بە با بڵێن حکوومەتن بجانە حکوومەتەوەیە ئەمە بەکار دێنرێت دژی بێکەوە ژیان نابێ ئەمانە یعنی هەز ناکرێت کە ئەم ئیزراعاتانە ئیزراعاتی جددینین کاکیواوەی من تاوان بۆی هەبی من دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە بەو دوایە
چەند گۆڕانکاریەک ڕوویدا بۆی ئەو مەدرسە دینیانە لە نیتاقی بە شخصە نەکردن و چونکە ئێمە پەیمانگامان هەبووە شوێنی مەدرسەی دینیمان هەبووە کە شخصێک بەڕێوەی بردووە باگراوندی ئەو کەسە باگراوندی ئەو کەسە دیار بووە ئەو کەسە ئەم پەیمانگایەی بۆ بڵاوکردنەوەی بیرە تونندڕەوەکانی خۆی بەکارهێناوە هەڵبەدەمە کارێکی زۆر باشە کە ئەم پەیمانگایانە هاتنەوە سەر وەزارەتی پەروەردە و خوێنی باڵا ئەوەی من ئاگاداری بم وەکو تاکە کەس ینی کە متاڤی بارودۆخەکەم کارێکی هەرە باشە کە ئەم دەستگایانە دام و دەستگایەکی مؤسساتی سەرپەرشتیان بکە وەجگە لەوەش ئەوەی زۆر زۆر گرینگە کاکی وا گرنگ ئەوە نییە کە ئەم خوێندنە شتێک هەیە ئەوەی بڕیاری دابێ ئاین بخوێنێ هەردەی خوێنێ بەڵام گرنگ ئەوەیە چه ئاینێک دەخوێنێ باش دەبێت دەستکاری کارانە دووبارە دەبێتەوە پێدوای ئەو پێشێلکاریانە ئەو هەڕەشانی بۆ سەر بەڵێ هەتا ئازادی کللتوری و ینی ڕەوشی خوێندنەیە لە کوردستان دوو ئەومان هەیە تا ئەم پرۆگرامە نەگۆڕێ ئەمە لەسەر ئاستا وەکو دەڵێ ئاستە تەسکەکەی ینی ئەگزاکتەکەی تا ئەم پرۆگرامە نەگۆڕێ کە توندڕەوی بەرهەمدێنێ بەڵێ ئەم کارە دووبارە دەبێتەوە لەسەر ئاستە گشتیەکەی تا دەوڵەت بێلایەن نەبێ سیکۆلار نەبێ بەرامبەر بە هەموو ئاینەکان بەڵێ ئەمە سەد بارەش دەبێتەوە کاکیوە ئەگەر لێ قەوس ئەوەیەکی وەکو پەیامێک بیگەێنم لەسەر بودجەی حکوومەت ناکرێ و نابێ تەنیا تاقە ئاینێک بخوێندرێ تۆگەر بڕیارە ئاین دەخوێنێ ئاین دەخوێنی دەبێ ئاین ناسی بخوێنی ئێمە هەمومان لە مەدرسەکانی کوردستانەوە پێگەیشتی زانیارێکگەوت زۆر باش تۆ چ زانیارێکی دێ لەسەر ئاینەکانی تر جگە لە بینی ڕەش و لە بینی دنیای ڕەش و هاوڕان دڵم کاتەوە بڵام زۆر بە کورتی ئەم زنجیرانەی دەبینی باسمان کرد لە تیزاب و لە نیقاب و لە ئەوەی ئێستاوا باسەکەن ئاهەنگی سەری ساڵ قەدەغەیە و لەم لاوە بە هەمان شێوە پەیکەر دەشکێندرێ ئەمانە سوتفەر ئەم ڕووداوانە بە دواییەکە ئەمە سوتفەنیە و بێگومان لە بنەوە شانەی تەنزیمی هەیە ماگەدارین کە چەندین شانەی تەنزیمی کار دەکات و زۆر بەجلی کار دەکات گروپەکەی مەلاکرێکار چالەکیان هەیە و شتی دیکەشی ڕەنگە معلومات لای دەستگاکانی ئاسایش بێ ئەم شتان ڕووی ئەمنی و ئەگەر لێ کۆڵرابێتەوە دەبێت لە ڕوە فکرێکی شو لێ بکرێت بزانێ ئەم چالەکیانە چۆن دێن و چۆن بەرەنگاریان ببینەوە یەک شتێ بەکەدامی بڵم ڕەنگە قازانجی هەبێ بۆ لێکۆڵنەوەکەیوان و بە دۆدەچۆنەکان بۆ ئەم مەسەلەیە ئەو ئەوەندەی کە من ئاگادارم لێکۆڵنەوەم کردووە سەبارەت بەو کێشەی کۆلێژی بنەرە جوانەکان بۆ چوونێکەیە بۆ چوونی زاڵ ئەوەیە کە ڕاگر ئەمری کردووە دەبێ ئەم پەیکەرانە بشکێنێ بۆ چوونێکی شەیە پێی وایە نەخێر کارگوزارێک لەوێنە ئەم کاری کردو و تیانە بۆچی کردو تو لە بەرەوەی کە ئەمرم پێکراوە ئەمرەکەش دیارە بە قسەی ئەو کەسانی کوا دەڵێن لەلایەن ڕاگرەوە کراوە و بۆ چوونێک شەیە کە پێی وایە کە هەندێک لە قوتابیان ئەزمونونەکان ینی ئەم ڕاگرە تازە کاتۆ کە تقریبا نزیکە هەفتەیەک ئەوزەم دەست بەکار بووە دش بە ئەم ئیداری تازێن و دەیانوێ ئەم مەسەلانە بخۆزنەوە و ڕایەکی شەیە کە ڕاگەر ساڵی پاڕایەکی وهای هەبووە کە ئەم پەیکەرانە لەم کۆلێژە حرامن و لە کاتێکا کە ڕاگر خۆی پێی وایە لەناو ژوورەکەی خۆیان پەیکەر هەیە دۆخەکە زۆر ئاوازە و جیاکردنەوەی دووبارە دەبێتەوە ئەم کارانە دووبارە دەبێتەوە زیاتریش ئەم جارە ئەگەر بێت و پەیکەرەکانمان کە بێجانن ترسیان هەبێت ئەم جارە دەبێت کە ڕۆح لەبەر ئەم جارە ڕۆح لەبەرەکان دەبێت ترسیان نەبێت سەرەتاوەگۆزی قوتابی دکتۆرا و شارەزای ئیسلامی سیاسی ڕۆهەدام سمکۆ مامۆسای زانکۆ و ئەندام یان لە بازنەی زانکۆی پلتفۆرمی دابران سپاس بۆ ئامادەبووتانە بەرنامەی ئەڤڕۆ بینەران هاتینە کۆتاینا بەمەڵخەی بەرنامەی ئەڤڕۆ کە تێدا گفتوگۆمان لەبارەی شکاندنی چەند پەیکەرێک لە کۆلیژی هونەرە جوانەکان کرد تاقێکی تری بەرنامەی ئەڤڕۆ پێتان دەگەینەوە کاتێکی خۆش بۆم لە یەک سپاس بۆ هاوڕێیانە